جوانیەکانی زنجیرە فیلمی The Godfather وتارێکی ڤیدیۆیی لەلایەن ژیر نووسراوە مۆنتاژی بۆکراوە بۆ بینینی بابەتی لەو شێوەیە بەڵایکی ڤیدیۆ و سەبسکرایبی چەناڵ پشتگیری لە چەناڵ بکەن. فیلمی The Godfather ڤیتۆ کۆرلیۆن وەکو سەرۆک مافیایەک بە ناوی دۆن پێشکەش دەکات. پیاوێکی زیرەک و ژیر، خوێنەرێکی نایابی نیازی خەڵکی دیکەیە، قسەکەرێکی نەرم و ورد، هەرچەندە تاوانبارێکی بێبەزەیی و توند و تیژیشە، توانای هەیە بە وشە قەنەعەت بە بەرامبەرەکەی بێنێ نەک بەس بە گولە. ڤیتۆ باوکو و مێردێکی دڵگەرمە. ڤیتۆ کۆرلیۆن لە کۆتایی تەمەنی ژیانێکی پڕ لە دەوڵەمەندی و ئارامی بەدەست دێنێ. خانە نشینیەک بەدەستدێنێ لە مێژوودا هەموو سیاسەتمەدار و دەوڵەمەند و مافیاگەرێک ئاواتی بۆ خواستووە. ڤیتۆ هەم باوکێکی کامڵە هەم گادفادەرێکی تەواوە. ئەمەش بووەتە مۆدێڵێکی قوڕس بۆ منداڵەکانی تا لاسایی بکەنەوە، بە تایبەتیش مایکڵ تا ببێتە سەرۆکی خانەوادە. چیرۆکی فیلمی The Godfather باسی خانەوادەیەکی مافیای ئیتاڵی لە شاری نیویۆرک دەکات. بە دوای سەرهەڵدانی مایکڵ کۆرلیۆن لە ناو خانەوادەکەی دەکەوێت. پێشتر مایکڵ پاڵەمانی جەنگ بووە، لە پێناو وڵاتەکەی شەڕی کردووە، کارێک هەرگیز خانەوادەکەی نەیویستووە بیکە، چونکە خانەوادەکەی مایکڵ بەڕەسەن سیسڵین ئیتاڵین. لێچێ لە دیمەنەسراوەکان برا گەورەکەی مایکڵ سۆنی بە مایکڵ دەڵێ دەتەوێت بچیتە کۆلێژ و گەمژەپی. مایکڵیش دەڵێ نەخێر دەمەوێت بەشداری لە سوپا بکەم. کاردانەوەی براگەورەی مایکڵ سۆنی بە شێوەیەکە بە ڕوخسار و جوڵەکەی بە مایکڵ دەڵێ ئەم وڵاتە لە خوێنی تۆ نییە، نابێ بۆی بجەنگی. کەچی مایکڵ لە دیمەنێکی دیکەی سڕاوە لەگەڵ باوکی ڤیتۆ کۆرلیۆن قسە دەکا و دەڵێ دەیەوێ بڕیاری خۆی بدا، دەیەوێت لە ڕیزی سوپای وڵات خزمەت بکە. پێچەوانەی سۆنی ڤیتۆ کۆرلیۆن ڕێز لە بڕیارەکەی مایکڵ دەگرێت کە هەرچەندە پلانی گەورەشی بۆ ژیانی مایکڵ داناوە، بەڵام بۆچوونی مایکڵی هەر لا گرنگە، چونکە ڤیتۆ کۆرلیۆن گادفادەرێکی ڕاستەقینەیە. وشەی گادفادەر بە کوردی وشەیەکی دیارکراوی بۆی نییە، بە عەرەبی بە عەراب دەناسرێ، واتە ئەو کەسەی دەبێتە باوکی ڕۆحی خانەوادەیەک، پارە، خۆراک، سەلامەتی، دڵنیایی بۆ خانەوادەکەی دابین دەکات. جا مەرج نییە ئەندامانی خانەوادەکە لە خوێنەوە بەشێک بن لە گادفادەر، بەڵکو کەسی دەرەچیش دەتوانن ئەو کەسە وەکو گادفادەری خۆیان هەڵبژێرن. یەکەم دیمەنی فیلمی گادفادەر بە ئاهەنگی هاوسەرگیری کچەکەی ڤیتۆ کۆرلیۆن دەست پێ دەکات. لە ناو کللتوری سیسڵیەکان ئیتالیا پیاماقوڵێک نابێت لە ئاهەنگی کچەکەی داوای خەڵکی ڕەت کاتەوە. بۆیەش دەبینین زۆرینەی خەڵکی بە تایبەتیش کەسایەتیەکانی شار نۆرە دەگرن بستنە لای گادفادەر، پیرۆزبایی بکەن، ڕێزی خۆیان نیشان بدەن و داواکاریەک لە دۆنی گەورە بکەن. هەر لە سەرەتاوە دەبینین دۆن لە تاریچیەوە وەکو مافیایەک نیشان دەدرێت. یەکەم ڕستەش لە فیلمەکە دەوترێ ڕستەی I believe in America، واتە باوەڕم بە ئەمریکا هەیە، بەڵام ئەو پیاوە ئیتالیا هاتۆتە لای دۆن تا تۆڵەی بۆ بسەنێ. هەندێک کەس دەستدرێژیان کردوتە سەر کچەکەی و بە خراپی لێیان داوە. وەڵامی دۆن ڤیتۆ کۆرلیۆن The Godfather زۆر سەرنجاکێشە و یەکێکە لەو جوانیانەی لەو فیلمە عاشقیم. ڤیتۆ کۆرلیۆن دەڵێ بۆ نەچوویتە لای پۆلیس، بۆ دێتە لای من. لە هەنجی کچەکەم هاتوویت داوا دەکەی پیاوێکت بۆ بکوژم، تەنانەت پێشم ناڵی گادفادەر بەرامبەرە تۆ چیم کردووە تا بەو شێوەیە ڕەفتارم لەگەڵ بکەی. ئەو هەڵس و کەوتەی ڤیتۆ کۆرلیۆن بە وشە نەرمەکانی بە ئامانجە سادەکەی تەنیا بۆ ئەوەیە بەرامبەرەکەی هەست بە خۆی بکە، بزانێ بەرامبەر چی قسە دەکا. تا لە کۆتاییدا ئەو پیاوە دەستی دۆن ماز دەکا و ئەو پەڕی ڕێزی بەرامبەر نیشان دەدا، بێ ئەوەی ڤیتۆ هەر هەڕەشەشی لێ بکە، بێ ئەوەی ڤیتۆ دەنجشی لەسەر بەرز بکاتەوە. پیاوێکی دیکە بە ناوی لوکە برادزی مەترسیدارترین بکوژی ناو مافیاکانە، کەچی چەند کاژمێرێکە ڕاهێنان دەکات تەنیا بەوەی بە چەند وشەیەک ڕێزی خۆی نیشان بدا بەرامبەر دۆن کۆرلیۆن، کەچی هەر زمانی لە ئاسی دۆن کۆرلیۆن دەگیرێ. ئەوەش لە بەرەوە نییەکەوە دۆن ڤیتۆ کۆرلیۆن کەسێکی تونند و تیژ و مەترسیدارە، بەڵکو ڕێزگرتنە، خەڵکی شەرم دەکەن قسەی بەرامبەر بکەن. ئەمەش یەکێکە لەو جوانیانەی ئەو ژیریە، ئەو حەنانەی
سەرکردایەتیەی لەناو ڤیتۆ کۆرلیۆن هەیە بەڵام گەرسەیری بەشی دووەمی فیلمی گادفادەر بکەین بە هەمان شێوە لە سەرەتای فیلمەکە لە ئاهەنگێک کەسایەتیەکی شار دێتە لای مایکل کۆرلیۆن دە گادفادەر. ئێستا مایکل سەرۆک خانەوادەی کۆرلیۆنە واتە دۆنە کە چیە و پیاوە هەرچی جنێو هەیە بە مایکل دەدا. هیچ ڕێزێک بەرامبەر مایکل و خانەوادەکەی هەرنیشان نادا. تەنانەت خوشکەکەی خۆی کۆنی بەردەوام بێڕێزی بەرامبەر مایکل دەکا کەچی مایکل لەلایەن ڤیتۆی باوچیەوە بووەتە گادفادەر و سەرۆخێزان. جا جوانیەکەی بە بڕای من لێرە ئەوەیە لە هەردوو فیلم دوو دۆن کۆرلیۆن لە دوو نیگای جیاواز نیشان دەدرێت. لە بەش یەکەم دۆنێک نیشان دەدا لە کۆتاییەکەی تەمەنیەتی ئەو کارانەی کردوویەتی بۆ دروستکردنی خانەوادەکەی ئەو هەوڵانەی دابێتی بۆ پاراستنی گەڕەکەکەی و کەسە نزیکەکانی وای کردووە لەلایەن هەمووان ڕێزی لێبگیرێ. ڤیتۆ هەرگیز غروری دەسەڵات و پارە نەبووە چونکە لە سەرەتای تەمەنیەوە دایک و باوکی لەبەر چاوەکانی لەلایەن مافیایەکی گوندی سسڵی دەکوژرێ. هەموو ژیانی ڕاکردن بووە تا گەیشتووەتە ئەو ئاستا. بۆیە قەدری باشیەکان دەزانێت قەدری هەموو ناخۆشیەکان دەگرێ لە ژیانیدا کێشابێتی. دەزانێ خانەوادە و خێزان چەندە گرنگە. بەڵام لە بەشی دووەم مایکل دەبینین دێتە سەردەسەڵات تاکەکاری ئەوەیە ئەو ئیمپراتۆریەتەی باوکی بەدەستی هێناوە بیهێڵێتەوە چونکە مایکل ئەو شتانی بنیات نەناوە هاتوۆتە سەر تەختێکی ئیمپراتۆریەتی ئامادەکراو. بۆیەش مایکل حەوداڵی ڕێزگرتنە حەوداڵی دەسەڵاتی زیاترە بەڵام ئەو سیاسەتەی مایکل پەیڕەوی دەکات بەرامبەر بە ئەندامانی خێزانەکەی و دوژمنەکانی خۆشەویستی دڵگەرمی ژیری و تێگەیشتن نییە بەڵکو ترسە لەوەی لە کاتێکی نادیار کەسێکت بۆ ڕاست پێرێ و بتکوژێ. ئەو ساردیەی ناودڵی مایکل کۆرلیۆن جوانیەکی فیلمەکەیە شاکارێکە لەلایەن ئەکتەری بەتوانە ئاڵپەچینۆ زۆر بەنایابی پێشکەش دەکرێت. جیاوازێکی زۆر گەورە هەیە لە نێوان ڤیتۆ کۆرلیۆن و مایکل کۆرلیۆن. هەردووچیان دۆنن گادفادەرن بەڵام مایکل تەنیا بیرکردنەوە و تێگەیشتنی لە بابەتەکان لە باوچیەوە بۆ ماوەتەوە. هەست و خۆشەویستەکەی باوچی بۆ نەهاتووە. ڤیتۆ کۆرلیۆن سێ کوڕی هەیە سۆنی، فرێدۆ و مایکل. هێز و توانایەکەی گوازراوەتەوە سەر سۆنی بەڵام سۆنی زۆر بە خێرایی تووڕە دەبێتە هۆکاری مردنەکەشی. هەست و خۆشەویستەکەی و حەنانەکەی ڤیتۆ کۆرلیۆن گوازراوەتە سە فرێدۆ بەڵام فرێدۆ کەسێکی لاوازە زۆر بە ئاسانی خۆی بەدەستەوە دەدا بۆ کێشە و حەزەکانی. ژیری و تیژبینی بەڕێوەبردنی کاروباری خانەوادەکەی بۆ مایکل گوازراوەتەوە بەڵام مایکل دڵێکی ڕقی زۆر ساردی هەیە زۆر بە ئەستەمی هەست بە هیچ حەنانێک دەکات. پێم وایە هەردوو فیلم زۆر بە نایابی و جوانیانە لە جێڕانەوەی چیرۆک و دروستکردن و پەرەپێدانی کارکتەر نیشان دەدا. بۆ سەلماندنی یەکێ لەو جیاوازیانەی نێوان مایکل و ڤیتۆ کۆرلیۆن شێوازی قبولکردنی مردنی منداڵێکیانە. کاتێ ڤیتۆ کۆرلیۆن هەواڵی مردنی کوڕە گەورەکەی خۆی سۆنی پێدەدرێ لەلایەن تۆمەوە کوڕە ئەدۆپتەکەی خۆی سەیری کاردانەوەی بکە تەنانەت پەلەش لە تۆم ناکات تا هەواڵەکەی پێبگێنێ چونکە دەزانێ گەیاندنی و هەواڵەش چەندە زەحمەتە بۆ تۆم. ئەو کاردانەوەی کەسێکە میراتگرەکەی کوژراوە خانەوادە لای هەموو شتێکە دۆن هاوار ناکە تووڕە نابێ تەنانەت لە باوکەیەتیش ناوەستێ بە خۆشەویستیەوە باوەش بە تۆمیش دەکە هێشتا ئەو ئارامی دەبەخشێتە کوڕەکەی خۆی. لە بەشی دووەم هەمان ڕوودا و ڕوودەداتەوە بەڵام ئەم جارە بەسەر مایکل کۆرلیۆن. تۆم هەواڵی مردنی منداڵەکەی ناوسکی کەی بە مایکل دەدا. سەیری مایکل کات چۆن هەواڵەکە وەردەگرێت تەنانەت لە تۆم دەپرسێ کوڕ بوو یان کچ پەلەی لێ دەکا پێی بڵێ مایکل هاوار دەکا. دواتر کەی پێی دەڵێ کوڕ بوو و خۆی بانقەز لەباری بردووە چونکە نایەوێ وەکو مایکل درڕندەیەکی لێ دەربچێ. کاردانەوەی مایکل چی دەبێ لی دەدا کە کارێک هەرگیز ڤیتۆ کۆرلیۆن لە هاوژینەکەی ئەنجامی نەداوە. پەیوەندی نێوان مایکل و کێ یەکێکە لە هەیکەلەکانی ئەو چیرۆکە ساگایە. کەی ئافرەتێکی ئەمریکیە کەسێکی ئاساییە هەرگیز حەز ناکە بێتە ناو خانەوادەیەک کاریان کوشتن و بڕین و کاری ناسایی بێ ئافرەتێکی مۆدێرنە بەڵام مایکل سەرەتا بەڵێنبەکەی دەدا خانەوادەکەی وان ئەو هەرگیز وان نابێ بەڵام دوای هەوڵی کوشتنی باوکی مایکل 180 پلە بیرکردنەوەی دەگۆڕێ چونکە هەز بە ماندووبوون و خۆشەویستی باوکی دەکا چی کردووە لە پێناو بەخێوکردنی منداڵەکانی بۆیەش دڵ و مێشتی وا دەگۆڕێ بە شێوەیەک دەڵێت دەبێت تۆڵەی باوکم بکەمەوە تا تۆڵەکەی دەکاتەوە و دەبێ وڵات جێبێڵێ تا جەنجی 5 خانەوادەکەی شاری نیویۆرک هێمن دەبێتەوە.
مایکل کەی جێ دەهێڵێ دەچێتەوە سسڵی ئەو گوندەی باوکی تێیدا لەدایک بووە ئەو دیمەنانەی سسڵی وەکو خەونێک بەدیار دەکەوێت دیمەنێک لە زەمانێکی جیاواز لە کاتێکی جیاواز لەوێ مایکل خۆشەویستی ژیانی خۆی دەدۆزێتەوە کسێکی شۆخوشەنجی سسڵی بە ناوی ئاپەڵۆنی ئافرەتێک دەبێتە هاوژینێکی نایاب بۆ مایکل هاوژینێک کە هەرگیز پرسیاری کارەکانی چۆنێتی پەیداکردنی پارە لە مایکل ناپرسێ پێچەوانەی کەی کە بەردەوام پرسیاری کارەکەی لێ دەکا کە یاساییە یان نا ئاپەڵۆنی هاوشێوەی دایکی مایکڵە لەگەڵ باوکی هاوژینێکی سسڵی قەدری هەموو شتێک دەگرێت هەرگیز گومان لە هاوسەرەکەی ناکە بەڵام بەهۆی خیانەتێک ئاپەڵۆنی گیانە دەست دەدا و دڵگەرمە نوێیەکەی مایکل دەست بە سارد بوونەوە دەکات تەنانەت دوای گەڕانەوەی بۆ نیویۆرک مایکل دەیەوێت لەگەڵ کەی ئاشت بێتەوە کەسی خۆشی دەزانێت کە درەنگە و تازە ئەستەمە ئەو لەگەڵ کچێکی وەکو کەی ژیانیان سەرکەوتوو بێ چونکە کەی کەسێکی ئاساییە و دوژمنی ژیانی مافیاگەریەتیە و لە کۆتاییشدا هەر لە یەکتری جیا دەبنەوە لە کۆتاییدا دەڵێم کۆتایی هاتن بەو چیرۆکەی نووسری بەتوانە ماریۆ پۆزۆ لەگەڵ دەرهێنەری گەورە فرانسیس کۆپڵە مێژوویە کۆتایی بەشی یەکەم بەسەر هەڵدانی مایکل دەست پێ دەکات وەکو گادفادەری نوێ مایکل لەناو کەنیسەیەک وەستاوە دەبێتە گادفادەری کچە خوشکەکەی لە دەرەوەش خەریکی کوشتنی سەرۆکی چوار خێزانە مافیایەکەی نیویۆرکە باوکیشی کۆتاییەکی زۆر ئارامبەخشی هەیە لەناو باوەشی نەوەکەی خۆی لە باخچەیەک لە ڕۆژی ڕووناک لە مردنێکی ئارام دەمرێ ژیان جێدێڵێ بەڵام کۆتایی ژیانی مایکل پڕە لە حەسرەت و پەشیمانی بە تایبەتیش بیرکردنەوە لەوەی برایەکی خۆی کوشت فرێدۆ ئەو تاوانانەی ئەنجامی داوە هەرگیز لی پاک نابێتەوە وەکو باوکی نییە باوکی هەر کارێکی کردبێت لە پێناو خانەوادەکەی بووە بەڵام مایکل زۆرینەی لە پێناو دەسەڵات و مانەوە لە دەسەڵات بووە مردنی مایکل بە تەنیایە لە گوندی سسڵی کەس نزیشی نییە هەرچەندە لە وێژنی دووبارە بڵاوکراوەی بەشی سێهەم گادفادەر کۆدا مردنی مایکل کۆڕیۆن کۆپڵا دیمەنی مردنی مایکڵی لاداوە بەڵام هەر هەمان پەیام دەدا کۆتایی مایکل تەنیاییە پێچەوانەی باوچێتی کۆتاییەکەی لەناو باوەشێکی گرمی خانەوادەکەیەتی کەچی مایکل لەناو باوەشێکی ساردی تەنیایی بەسەر دەبا ئەمە وتاری ڤیددیۆ یەکەمە لەسەر زنجیرە فیلمی گادفادەر هیوام وایە چێشتان لێ وەرگرت بێ